گفتگۆی زیاتر دەکەم بە ڕێز کامەران علی حوسێن بەڕێوەبەری خوێندنی کوردی لە کەرکووک میوانی منە. مامۆستا کامەران زۆر سپاسی ئامادەبوون تەکەم لە کوردستان 24. دەکرێت پێم بڵێ هۆکار چییە کە قوتابیانی کورد لەگەڵەوەی کە ینی لە ڕەنگە لە ڕەوشێکی ناهەمواردا بن بەڵام توانیەوەیانە پلەی زۆر باش و پلەی یەکەم بەدەست بێنن لە سەراستی عێراق. چی هۆکارە بۆ ئەوە؟ بەڵێ سەرەتا دەستخۆشیتان لێکەین. وڵاهی تر لە راپۆرتەکەی ئاماژت پێکرد دیارە ئەم خوێندنی کوردی خەڵکی بە زمانی دایکە خوێنێت خوێندنێکی زیندووە لە شارەکەدا و خەڵکی بە تامەزرۆیە بۆ زمانەکەی خۆی و لە دوای 2023 کە قوتابخانانە کراوەتەوە پژگیرێکی باشی لە حکوومەتی هەرێمەوە بۆی هاتووە لە بچووکترین کەرەستەی قوتابخانەوە هەتا تەجیزکردنی و هەتا مەناهجەکان و بە پرۆگرامەکان و سەرجەم و چە و شایستەی وانەبێژ هەمووی لەلایەن حکوومەتی هەرێم و وەزارەتی پەروەردەوە ئێمە تەجیزەکرین. هیچ جیاوازیەکمان نەکراوە لەگەڵ پەروەردەکانی شارەکانی وەکو هەولێر و سلێمانی و دهۆک و هەڵەبجە. بەڕاستی ئەمە خۆی پشگیریەکە خۆی لە خۆیە ئێمە زیاتر با بڵین هاان دەدا بۆ ئەوەی بەدەوام بین لەسەر ئەم خوێندنە و دڵسۆزانی خەڵکی ناو شارەکەشمان کە لە مامۆستایان کە تەنها ڕۆژێکیش پەنایان بۆ ئەوە نەبردووە پۆلەکان بەجێبێلن و پەنا بۆ بایکۆت برن. درکی ئەوەیان کردووە لەم شارەیە چەند خوێندنێکی کە هەیە، خوێندنی عەرەبی هەیە، خوێندنی تورکمانی هەیە، سریانی هەیە. ئەگەر بێت و هۆڵەکانی خوێندن بەجێبێلن، ئەگەر بێت و منداڵەکانمان بە زمانی دایکی خۆیان نەخوێنن ئەبێ پەنابەرنە ئەوەی کە خوێندنێکی بەدیل بڕۆ بدۆزنەوە. بۆیە لە سۆنگەی دڵسۆزیانەوە هەموو ساڵێک ئەم نەتیجەیە و با بڵێن ئەمایی کە ساڵانە بەدەستی دێنێت قوتابی خوێندکارەکانمان ساڵ بە ساڵ شتی باشتر ڕێکۆردی باشتر تۆمار دەکەن. بەڵێ دۆخی پرۆسەکەت چۆنە لە کەرکووک مامۆستایانی بەراورد بە خوێندنی عەرەبی، تورکمانی، سریانی وەک خۆت ئاماژەت پێکرد ڕەنگە امتیازاتێکی زۆر لەلایەن حکوومەتی فیدرالیەوە بۆ ئەوان پێشکەش بکرێت؟ بەڕاستەکە ئێمە مامۆستایان و فەرمانبەرانمان چەند ساڵێکە بەدەستدۆخی داراییەوە ئەناڵێنن، بەڵام ئەمە نەیکردوتە ئەوەی کە تەئسیر لەوە بکات کە مناڵەکانیان بەجێبێلن و با بڵین دەستبەرداریان بن. بەڕاستیەکەی هەرچەنە کە ئێمە لە قوتابخانەمان هەیە ئەگەر 30 مامۆستامان هەبێ سەر بە میلاک بێت، بەڵام سێرەکەی 5 مامۆستا 4 مامۆستای سەر بە بەغدادە و کەموچەی و شایستەی لە کاتی خۆیان دێ هیچ مشکلەیەکی نەبووە. بەڵام ئەمە وای نەکردووە مامۆستاکانمان ڕاستە هەستێکی ئەوەی لایەن دروست کردووە و هەستی بەوەیان کردووە کە ئەمە جێماون لەگەڵ مامۆستاکانێک خۆیان کە لە یەک شوێن دەوام دەکەن، بەڵام نەیکردوتە ئەوەی کە قوتابخانەیان جێبێلن، نەیکردوتە ئەوەی کە منداڵەکانیان بەتەنیا بەجێبێلن و سەنگەر چۆڵکەن. بەڕاستیەکەی ئەمە جێی خۆشیە، جێی دەستخۆشیە. بەڕاستی ئەو بۆ دڵسۆزی مامۆستایان و خەڵکی شارەکە ئەگەڕێتەوە. ئەو پاڵپشتی حکوومەتی هەرێمیش بەردەوام بۆمانی کردووە. جەنابی وەزیر کە جەنابی سەرۆک وەزیران لە ڕێی جەنابی وەزیرەوە هەموو شتێکی بۆمان فراهەم کردووە لە پێداویستەکان و لە هەموو ئەو نقصان و مامۆستا پاڵپشتیەکان چین کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئێوەی دابینەکە لە کەرکووک؟ بەڵێ ئێمە ساڵانە کەلوپەلی قوتابخانە تەجیزەکرێت هەموو شارەکان، هەموو پەروەردەکان. ئێمە بە دەرنین لێی با بڵێن هەموو ساڵێک ئێمە قوتابخانەکانمان تەجیزەکرێت بەپێی کەم و کوڕەکانمان کە بەرزی ئەەکەینەوە لەو نقصانانەی کە لە قوتابخانەکان هەیە. ئەمە لایەکی کە پرۆگرامەکانی خوێندنە کە ئێستا خۆشبەختانە 2 ڕۆژە هەموو پرۆگرامەکانی خوێندن پەرتوکەکان گەشتۆتە هۆبەی تەجیزاتمان و لە چەند ڕۆژی داهاتوودا ئێمە دابەشی دەکەین کە پێش ئەوەی مانگونیوێت 2 مانگ پێش ئەوەی دەوام بکرێتەوە. بەڕاستی ئێمە کتابمان پەرتوکەکان ئامادەیە بۆ قوتابخانەکان و بۆ قوتابەکان کە هەرچەنە حکوومەتی عێراق بەو بوجە زەبەلاحی کە هەیەی جاروە هەیە مانگێک داوام دەست پێکە ئەنجا پەرتوکەگاتە قوتابخانەکانیان. بەڕاستی ئێمە لەو ناحیەوە ئێمە زۆر سوپاسی حکوومەتی هەرێمەکەین و لەلایەن هەر نقصانیەکە و شایستە دارایەکان بۆ وانە بێژانمان مانگانە نزیکەی 1100 وانە بێژمان هەیە مانگانە بۆیان دابین دەکرێت لە لای حکوومەتی هەرێمەوە. ئەوە هیچ موچەکانمان چەند ساڵ لە 2023 سەر بە حکوومەتی هەرێمە نزیکەی 9,000 بە وانەبێژەکان و 9,000
مامۆستا و فەرمانبەر دەکات ئەمە هەمووی خۆی لە خۆیان پاڵپشتیەکەوە جەنابی وەزیر خۆی هەر معنەویێنیش لەگەڵمانایە یعنی هەر مەشاکلێکە بێ. زۆر باشە ئەم پاڵپشتیە چەند هاوکار بۆ بۆەوەی کە خوێندنی کوردی لەو شارە بەردەوام بێت تا دایک و باوکان ناچار نەبن منداڵەکانیان قوتابیەکانیان بنێرنە قوتابخانە عەرەبیەکان قوتابخانە تورکمانەکان. بەڵێ بەڕاستەکەی ملتان ناشارینەوە ئێمە ئەوەی کە لەسەر پێی خۆی ڕاوەستا و خوێندنی کوردی و پاڵپشتیانەیە ئەگەر ئەو پاڵپشتیانە نەبێت بەڕاستی ناتوانانی ئیدامی پێ بدرێت. ئەو چکم تا ئێستا حکوومەتی عێراق بە فەرمی اعتراف بەم فەرمانبەرانە ناکە ئەم مامۆستایانە ناکە بگرێ هەنێ جار پشتگیریش تەیدیش لە دایرەکانە ناخواڵێ ئێوە فەرمانبەری هەرێمن بەڵام ئەو پشتگیریانی کە بۆمان ئەکرێت بەڕاستی لە حکوومەتی هەرێمەوە ئەوە ئێمە شانازی پێوە ئەەکەین و شانازی بە دڵسۆزی مامۆستاکانیشمانە ئەەکەین کە لە قوتابخانەکانە بە باشترین و بە جوانترین ئەوە کاری خۆیان ئەنجام دەدەن. بە زۆر باشە مامۆستا زۆر جار لەوانەیە ئێوەکو خوێندنی کوردی لە کەرکووک لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرالی ما بێتنەوە ئێستا لە هەرێمی کوردستان بڕیاردراوەکە زەوی بەسەر فەرمانبەران و موچەخۆران دادابش بکرێ دەمەوێت بپرسمە بڕیارە ئێوە بەشی خوێندنی کوردی ئەگرێتەوە لە کەرکووک؟ بەڕاستیەکەی ئێمە لە هەموو شوێنێک ئەو شوێنی کە متەنازع عەلەیه هەیە ینی با بڵێن ناوچێ بێت کە کێشەی لەسەر بێت ئەبێ زۆر نازی هەڵبگیرێ بەس بەداخەوە ئێمە بێنازین لەم شارەیە لەبەرەوەی حکوومەتی عێراقی هیچی بۆمان نەکردو تا ئێستا یەک فەرمانبەرمان یەک مامۆستامان لە 2003ەوە کە هەندێکی بەداخەوە کۆچی دواییان کرد هەنێکیان خانشین کران هیچ ئیسیفادەیەکیان لەم حکوومەتی عێراق نەکردووە کە لەم شارەشا ئێمە داوامەکەن ئیداریان سەر بە بەغدادە بەڵام خۆشبەختانە ئێمە پێش چەند هەفتەیەک لەمە پێش لە خزمەتی جەنابی وەزیرا بووین دکتۆر ئالان نووسراوێکی فەرمیماندا پێی وەک داواکاری خوێندنی کوردی و ئەو مامۆستا و فەرمانبەرانەی کە لە کەرکووک دەوامەکەن هەتاک و دووزیش کە ئێمە موچەخۆری حکوومەتی هەرێمین دەچینە ژێر ئەو بڕیارەی کە جەنابی سەرۆک وەزیران کاک مەسرور داوێتی هەبوو موچەخۆرێکی حکوومەتی هەرێم دەبێ ئیسیفادە بکات لە زەوی وەرگردن مستەفید بێ بەڵام ئێمە هیچ مستەفید نەبووینە لە کەرکووک بۆیە ئێمە داواکاری خۆمان جەنابی دکتۆر ئالان بۆمانی بەرزەوە کرد هەر لەوێ وتی پشگیریشتان نەبم خۆشبەختانە دوێنێ ئەو بڕیارەی جەنابی سەرۆک وەزیران دەچوو کە هەر ئێمە ئەوەمان لێ تەوەقوع کرد و کە لوتفی کرد بەوەی کە ئەوانەی لە مادەی 140 یان لە سنووری مادەی 140 لە ناوچە کوردستانەکانن مستەفیدە بن لە زەوی کە پێشتر ئیسیفادەیان نەکردووە ئەمە بجێی دەستخۆشیە بەڕاستی ئێمە ئەو کاتە هەست دەکەین کە ئێمە فەرمانبەری حکوومەتی هەرێمین و چاومان لە ڕێگەیە چاومان لەو با بڵێن لەو باەیە کە لە حکوومەتی هەرێمەوە دێت. دەستخۆش بەڕێز کامەران عەلی حوسێن بەڕێوەبەری خوێندنی کوردی لە کەرکووک زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵم.